دەرهێنەری کورتەفیلمی ئاوێنیشکا و ئامادەیە لەگەڵمانە ئەندام سڵاو لێبێ سپاس ئامادەبووی لەگەڵمانە. ناوەڕۆکی کورتەفیلمی ئاوێنیشکا و باز لە چی ئەکات؟ ناوەڕۆکی چیرۆکەکە باز لە کەسایەتێکی خاوەن پێداویستی تایبەتەکە کە کوڕێکە معاناتێکی هەیە لە کۆتاییە با بڵین معاناتەکەوەی کە کەسێکی خۆشەیە کچێکی خۆشەیە هەرچەنە باسکردنی چیرۆکەکە باش نییە بەڵام باسیەکەین قەیناکە حەزم کرد ینی بینەر دوایی بیبینێ کورتێکمان بۆ کورتەیەکی خۆی کورتەکە باسکەم ئەکسەرە یا بەدەستەوە بەڕاستی باز ئەو کوڕا کەسێکی خۆشە بەڵام بڵین ماڵێکی هەژارە خۆی با بڵین عەرەبانەی پێەیە لە کۆتاییە کە ئەوێ بچێ بۆ لای کچەکە ینی قسەی لەگەڵا بکات کچەکەش خاوەن پێداویستی تایبەت دەرەچێت. ڕاستەکەی ئێستا لە چ قۆناغێکدا ئەم فیلمە؟ لە ئێستا لە قۆناغی مۆنتاژە کاری وێنەگرتنی کۆتایی هاتووە 2 ڕۆژ بۆ وێنەگرتنەکە دانرا بوو کۆتایی هات لە ئێستا لە کاتی وێنەگرتن 2 ڕۆژی خایەن ئەی کاتی مۆنتاژ مۆنتاژەکەی لەوانەیە 20 بۆ 25 ڕۆژ بخایانێ بە دەنگ و بە ڕنگ و ئەوانەوە دوای ئەم کاتە ئەتانوێت فیلمەکەتان لەکوێ نمایش بکەن؟ لە دوای تەوابوونی مۆنتاژ و ئەو کارانی کە پێویستە بۆ فیلمەکە ئەمانەوەی لە ڤیسیڤالە کوردیەکان و ڤیسیڤالەکانی دەرەوەش بەشداری پێ بکەین ئەگەر ئەم ساڵ فریا بکێ بە هیوان بتوانین فریای بخەین و بەشداری پێ بکەین فریاژ نەکەوێت ئەکەوێتە ساڵی داهات. ئەمە چەندم کاری وێنەگرتنی تۆیان دەرهێنانی تۆیە؟ وەکو کورتە فیلم ئەمە دووەم کاری منە وەکو کورتە فیلم و فیلمی یەکەمیشم هەر کاری وێنەگرتنەکەی هەر خۆم کردبووم و سیناریۆکە شەری خۆم بوو کە لە ئیڤنتی بەڕێبەرایەتی سینەمای سلێمانی نمایش کرا ئەویش لە ئێستا لە ڤیسیڤالەکانی دەرەوە نردومە بە ڤیسیڤالەکانی دەرەوە تە چاوەڕێی ئەو جوابانەی کە بزانین ئایا وەرەگیرێ لە ڤیسیڤالەکان و لە ڤیسیڤالە کوردیەکانی شەر نردومە هیوان ساڵ وەرگیرێت. بەڵێ کێن ئەوانەی کە بەشداریان کردووە لە کورتە فیلمی ئاوێنیشکاودا؟ ڕۆڵی سەرەکی ئەکتەرەکان ڕۆڵی سەرەکی کاک بیساران جاسم و هاوڕێی هونەرمەندم و کاک هەڤاڵ بابەشێخ و ڕۆزا شێخانی و ناسکاژە 4 ئەکتەرمانەیە 4 ڕۆڵ بەڵام بوو سەرێکەکە بێسەران ئەمانە وەکو ئەکتەر ئەو کەسانی کە لە پشت کامێرەوەن و هەمیشە شاراون ئەوانە کێن؟ ئەوانە ستافێکی زۆر بەڕاستی زۆر بەتوانا بوون زۆر ئیشێکی زۆر باشیان کرد لە ئیشەکە لە کارەکەی منە ئەویش کە کۆمپانیایەک بوو بە ناوی کۆمپانیای بڵند پرۆدەکشن لە شاری هەولێر من قسم لەگەڵاکردن و خۆشبەختانە دوای مناقەشەیەکی سیناریۆکە ڕازی بوون بۆی کە بتوانن وەکو بەرهەمهێنەری کارەکە بێنە پێشەوە. ئەندام سپاسی وای سەرکەوتنتان بۆ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.